هێزەکانی ئاسایشی هەولێر لە سەرفەرمانی دادوەری لە کۆڵینەوەی ئاسایشی هەولێر تۆمەتبارێک دەستگیر دەکەن. تۆمەتبارەکە ئۆتۆمبیلی بێتابلۆ و چەکی بێمۆڵەتی پێبووە و دەکەوێتە نێو مەفرەزەکانی پۆلیسی هاتوچۆی هەولێر و لێپێچینەوەی لەگەڵدا دەکەن لەسەر نەبوونی تابلۆ و جامڕەشکردنی ئۆتۆمبیلەکەی. بەڵام تۆمەتبارەکە تەقە لە پۆلیسی هاتوچۆ دەکات و ڕوبەڕوویان دەبێتەوە، دواتریش ڕادەکات. پۆلیسی هاتوچۆ وەک لە وێنەکاندا دەردەکەوێت، بە دوای تۆمەتبارەکە دەکەوێت. هێزەکانی بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر ئەم تۆمەتبارە لەسەر فەرمانی دادوەری لێکۆڵینەوەی ئاسایشی هەولێر دەستگیر دەکەن. ئەمەش دوای ئەوەی ئەم تۆمەتبارە لە شاری هەولێر ئۆتۆمبیلێکی بێ تابلۆ، جامڕەش بێ مۆڵەت، هاوکات چەکێکی بێ مۆڵەتیشی لایە، ئیدی دەکەوێتە مەفرەزەکانی پۆلیسی هاتوچۆی هەولێر. ئەم تۆمەتبارە دوای ئەوەی لەلایەن هێزەکانی لەلایەن مەفرەزەکانی پۆلیسی هاتوچۆی هەولێر لێ پێچینەوەی لێ دەکرێت، داوای مۆڵەتی جامڕەش و هۆکاری نەبەستانی تابلۆکەی لێ دەکرێت، ڕادەکات. پێش ئەوێ ڕاش بکات، تەقا بەڕووی مەفرەزەکانی پۆلیسی هاتوچۆ دەکات بەو دەمانچەیەی کەوا بێ مۆڵەتە. هاوکاتیش ئەم دەمانچەی لە فەیسبوک بە شێوەی ئۆنلاین کڕیوە. دوای ئەوەی کە ڕوبەڕووی پۆلیسی هاتوچۆ دەبێتەوە و تەقەی ئاراستەی پۆلیسەکانی هاتوچۆ دەکات، ئەم تۆمەتبارە بە ئۆتۆمبیلەکەی ڕادەکات. پاش چەند کاتژمێرێک لەلایەن هێزەکانی بەڕێبەرایەتی ئاسایشی هەولێر تۆمەتبار دەستگیر دەکرێت. لە کوردستان 24 دام بە تاوانەکەیدا دەنێت و باز لە هۆکاری دەستگیرکردنەکەی دەکات. من لە 25 مانگ لە ڕێگادا ڕۆیشتم، ئۆتۆمبیلێکم پێ بوو، ئۆتۆمبیلەکەم جامی ڕەش بوو، بێ ڕەقەم بوو، بێ تابلۆ بوو. مەفرەزەی پۆلیسی هاتوچۆ داوایان لێ کردم کە ڕاگرم لە پێچینەوەم لەگەڵ بکەن. من ژڕام گرت، دوای تەقەم لێیان کرد، چکە مۆڵەتم نەبوو، مۆڵەتی جامڕەشکردنم نەبوو. 5-6 فیشەکەم تەقاند، دواتر هەڵاتم. ئێستاش لەلایەن هێزەکانی ئاسایشی هەولێرەوە دەستگیر کراوم. دەمانچەکەم لە ڕێی فەیسبوکەوە کڕیوە، لە ڕێی ئۆنلاین، و مۆڵەتی دەمانچەشم نییە.